هەر دەربارەی ئێرانێدا و دێدەمەکێدا کو عێریشên ئەمریکا لە دژی ئێرانê بەردەوامن وەکو بەرسڤا عێریشên وî welatî li ser keştiyên bazirganiyên di tengava Hormuzê de û herwiha êrişên dijî welatên herêmê Hûsiyên Yemenê gef li deryaya Sor dixwin ji bo gotûbêjkirina vê mijarên ha şîrovekarê siyasî Çiya Eliyar ji Swêd bi me re ye. Dem baş Rêzdar Eliyar, Hûsiyên Yemenê dixwazin bi van êrîşan çi peyaman ragihînin li gor xwendina te? سڵاو لێ و لە بینەرانی بەڕێزی دەنجی ئەمریکا لە ڕاستیدا حوسیەکانی یەمەن ئەگەر لە نێو گروپە پرۆکسیەکانی ئێراندا دابنین دەتوانین بڵین بەهێزترینیانن، بەڵام ئەوەی کە پێمان وابێت دەتوانن تاسیرێکیان لەسەر ئەو شەڕەبی و پێشی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی بگرن زۆر بە دووری دەزانم حوسیەکان لە سێ ڕێگاوە دەتوانن ئەو کارە بکەن، یا ئەوەی کە بە موشک لە ئیسرائیل دنیا ئەوەی کە هێرشی موشەچی بکەنە سەر وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی و گرنگترینیان ئەوەیە کە ئەو بابلمەندەب ببەستن و پێشی بازرگانی جیهانی بگرن کە ئەوە بەو شێوەیە کە بۆ خۆیان پێیان وایە و ڕژیمی ئێران دایناوە ناتوانن ئەو کارە بکەن، دەتوانن هێندێک ژانە سەر دروست بکەن، بەڵام لە کۆتاییدا من پێم وایە ئەمریکا و بریتانیا دەتوانن ڕێڕەوێکی ئاوی بکەنەوە وەگەوەی ئێستا تقریبن لە هورمز کردویانەتەوە بە پشتیوانی فڕۆکە جەنجەکانی شەڕکەرەکانی ئەمریکا و بریتانیا و ڕەنگە وڵاتانی دیکەش ناتۆش بێتە گۆڕێ ئەو ڕێڕەوە بکەنەوە بۆی بازرگانی جەهانی تووشی کێشە نەبێ. وەگەرزمکردن لە نەهایەتدا حوسیەکان دەتوانن هێندێک ژانە سەر دروست بکەن، بەڵام ناتوانن پێشی ئەو فشارەی کە بۆ ڕژیمی ئێران هاتووە بێت شێوەیەک بیکرێت. باشە رێزدار ئەلی ینی ئەv êriş çi xas girêdayî girtina tengava Hirmizê yanî ev êrişên ku Hûsî dikin li Babilmendeb li deryaya Sor aya rasterast girêdayîne bi mijara girtina tengava Hirmizê؟ بەڵێ بێگومان ئەوانە و گروپانە و گروپە پرۆکسیانە هەموو سەر بە ئێرانن و ئێران فشاریان بۆ دێنێ بۆ حوسیەکان و بۆ هەموو گروپە تروریستەکانی دیکەشی وەک حیزبوڵڵا و حەشتی شعبی و ئەوانە کە لەبەرەوەی کە فشارەکانی ئەمریکای لەسەر کەم بێتەوە. ئێمە لە بیرمان نەچێکە سیاسەتی پێشووی کۆماری ئیسلامی ئەوە بوو کە شەڕ لە عێراق و لە لوبنان و لە سووریا و لە ناوچەکەدا لە هەموو شوێنێک بێ نێتە سنوورەکانی خۆیەوە. ئێستا کۆماری ئیسلامی لە سێ بوارەوە شکستێکی زۆری خواردووە. یەکەم ئەوەی کە شەڕەکە لە تارانە ئێستا ئیتر ئەوە نییە کە گروپ پرۆکسیەکان شەڕی بۆ بکەن و ئەوە گروپ پرۆکسیەکان دەتوانن تەنیا هێندێک ژانەسەر دروستکەن و هێندێک ڕووخانی پرۆسی ڕووخان و لاواستنی ڕژیمەکە و درەنگ بخەنەوە نەگەوەی کە بتوانن پێشی بگرن. لە بواری ئابوووریەوە کۆماری ئیسلامی ئێران ئابوووریەکەی کە پێشتریش لاواز بوو هەڵاوسانی یەکجار زۆر بوو، ئێستا لە بواری ئابوووریەوە دوای ئەو شەڕا ئەوەندەی دیکە ئابوووریەکەی داڕماوە تەنانەت پێشبینیەوە دەکرێت کە ئاوە بەردەوام بێ ڕەنگەمانشی دیکە تەنانەت نەتوانێت حقوقی کارمەندەکان و چەکدارەکانی خۆشی بدا. وەسی هەمچد لە بواری ئەوەی کە نظامیەوەیە پاش ئەو هێرشانەی کەکرا لە شەڕی 12 ڕۆژە لە شەڕی 40 ڕۆژە و ئەو لە 12 ڕۆژ لەوە پێشەوە کە ئەمریکایدا لە شوێنە استراتیژیەکانی لەو سێ بوارەوە کۆماری ئیسلامی بە تەواوی تووشی داڕمان بووە. باشە کاک چییە ئەگەر هات و تەنگاڤە هەرمزێ هەروەها ما ینی گرتی ما و عێریشên حوسیانژی بەردەوام بوون عەرەبستانە سعودی وڵاتین کەنداڤێ دikarin çi bikin divê derbarê de؟ سیاسەتێکی دروستی پرێزیدنت ترامپ کە ئێستا هاتوۆتە گۆڕێەوە بە پێچەوانی ئەوەی کە لە دەورەکانی پێشوودا لە سەردەمی ئۆباما و بایدێندا ئەمریکایەکی پاسیڤ هەبوو، ئێستا سیاسەتی پرێزیدنت ترامپ بە سیاسەتێکی دروست و استراتیژیەکی دروستکە گرتوویەتە بەر. ئێمە دەبینین کە نەک ئەوەی کە تەنیا لە مەسەلەی حوسیەکاندا ئێستا مۆرەکانی بە شێوەیەکی وا دروست و ڕێک و پێکچنیوە ڕەنگە بڕش پێ بچێ کاتی دەوێت، بەڵام مۆرەکان وا چندراوە. بۆ نمونە ئێستا دەڵێ ئەحمەد شەرع هێندێک امتیازی داوەتێ، بەڵام دەڵە دەبێت شەڕی حیزبوڵڵا بکە. لەولاوە عەلی زەیدی هێندێک امتیازی داوەتێ لە کۆشی سپیدیتی و نیشانەکانیشی ماندیتووە کە دەڵێ گروپە چەکدارەکان حەشتی شعبی و گروپە تروریستیەکانی دیکە دەبێت چەک بکەن تا کۆتایی مانگی دەسامبەر. وابزانم لەلایەکی دیکەوە عەرەبستانی سعودی بێزگە لە ئەوەی کە وەک باسم کرد بۆ خۆیان دەتوانن ئینگلیس و بریتانیا ئەو ڕێڕەوە ئاویە لە بابولمەندەب و دەریای سووردا بکەنەوە. هاوکات لەوە عەرەبستانی سعودی چەستا هێرشەکانی دەست پێ کردووە بۆ سەر یەمەن و بۆ سەر ئەنسارولیسلام لە حوسیەکانی
یەمەن بێگومان لە درێژ مدەدا لە درێژ ماوەدا ناتوانن بەو شێوەیە بێ ڕژیمی کۆماری ئیسلامی ناتوانێت ئەو چەتەگەریەی کە هەتا ئێستا دەیکرد دەمامەکەمە دخوازم وێ پرسێژ بکەم ئەگەر تو کورتی بەرسەوان بدی ینی ئەم دەزانن کە ئەمریکا هەولین دیپلۆماسیژدا هەرچەندی ئێریشی ئێرانی دیکە لێ هەولین دیپلۆماسیژدا و مارکۆ ڕۆبیۆ وەزیرە دەرەوەی ئەمریکاژی بەحساوەیەکی کرد بوو کە ئەمریکاژی دیپلۆماسیە ڕەڤەکریە تدبێژی ئەو هەوڵانە تا چه ئاستی بسەر دەکەون ئەمریکا شانسی زۆر گەورەیدا بە کۆماری ئیسلامی شانسێکی یەکجار زۆر گەورەت کە تەنانەت ڕەنگە دەلایەن ئێمە وەک ئۆپۆزسیۆنی کەسانی ئۆپۆزسیۆنی ڕژیمی ئێرانەوە تووشی ڕەخنەش بێتەوە هەموو ئەو شانسانی بوو بەڵام کۆماری ئیسلامی و هەموو حکوومەتە ئیدۆلۆژیەکان ڕژیمێک نییە کە بتوانێت کەڵک لەو دەرفەتە دیپلۆماسی وەربێ بە قازانجی خۆی بە قازانجی خەڵکی ئێران بە قازانجی ناوچەکە بە قازانجی هەموو شتێک حکوومەتە ئیدۆلۆژی و تەرۆریستەکانی وەک ڕژیمی ئێران لە کۆتاییدا دەبێت بە زەبری چەک بڕوخێن بۆیە بە بڕوای من ئەو هەوڵە دیپلۆماسیانە کە تا ئێستا چەندین جاری شکستی خوارد و آخرجاریش کە وەک باسم کرد 12 ڕۆژ لەوە پێش بوو کە ئێران دیسانەکانێ ئەمریکا پێبند بوو پێوەی بەڵام ئێران هێرشی کردەوە بۆ سەر کەشتیەکان و ئەو فشارانی کە بۆی هاتووە و ئەوەی کە ئێستا و سیاسەتی کە پرزیدنت ترامپ گرتوویەتە بەردەڵێ ئەگەر تۆ لە کەشتیەک بدەی لە هورموز ئێمە لە پردێکی استراتیژی یا بنکەیەکی وزەی کارەبا و ئەوانە ڕدەین لە ژێر ساختەکانت دەدەین بە بڕای من سیاسەتێکی زۆر دروستە وەرەتوانێ بەو شێوەیە کۆماری ئیسلامی ئێران وەگازم کردن لەو چەتەگەریەی کە دەیکا پاشگەز بکاتەوە بەێ شیرەڤەکاری سیاسی چیا علیار تێژە سوێد مەراوی گەلەک سپاسی بۆ بەناگەیەنتە